پێ بە پێ بەو ڕێگایە گلێر دەبنەوە کە هەفتەی مانگی ئاب بۆ کوژاننەوەی ئاگر لەگەڵ ئاری هاوڕێیان ڕوویان لێ کرد. بەڵام بەهۆی هەڵکردنی بایەکی بەهێز و سەختی ناوچەکەش ئاری هاوڕێیان بەشێک لە جەستەی دەسووتێت و لە پاش برینداربوونی گیان دەست دەدات. ئێستا دەیانەوێت بچنەوە ئەو شوێنەی ئاری تیدا سووتا و ئەو کەلوپەلانی کە لە دوای خۆی جێهێشت بە سوتاوی بیپارێزن و ئەمەش وەک دەرخستنی وەفایەکی بچووک بۆ هاوڕێ کۆچکردوەکەیان. دوای بڕینی ڕێگایەکی سەخت و تێپەڕینی کاتێکی زۆر هاوڕێکانی ئاری گەیشتنە شوێنی مەبەست. ئەمە دەمامکەکەیەتی ڕێباز مەسوێجی ماتۆڕەکەیەتی کاکاری پێڵاوەکان و جلەکانی بە سوتاوی لەوێ جێما بوو و گوێرەوی و بەڕاستی هەندێشت بەرگی مۆبایل و ئەوانەمان بینی لەوێتر زۆر بێتاقەتی کردیم. سەوا هاتوینەوە بۆ شوێنەکە و هەروەکو ئەوەیە چۆن بڵێ زانین وەکو یادگاریەکەرێنەوە بۆ جێەکەی و من پێشتر لەگەڵیانە نەبووم بۆ ئەم کارە ساتە و بۆ ئەم ئاگروشتە، بەڵام ئەوەی کە من بزانم کاکاری هەمیشە بەدەمی خەڵکۆ بووە، هەر بەدەر لە ئاگر بەدەر لە هەر لە ناو شارەکەی خۆیان لە گەڕەکەی خۆیان خەڵک زۆر لێ ڕازی بوو، ینی بەڕاستی بە جۆرێ هەڵسوکەوت و ڕەفتاری کردووە کە خەڵک زۆر خۆشی ویستووە، یعنی ئینسانێکی خۆشەویست بووە لە لای خەڵک بە جۆرە لە جۆرەکان داخی خستە دڵی هەمومانەوە ئەوەی بیناسێ و نەیناسێ بۆ کاگاری بەڕاستی بێتاقەت. من ئالەم شوێنەی خۆما بووم، ئاگر ئالەم بەرزایە بوو، بلاوەڕەکەی خۆمەریشیە کرد، هاتی نێرە مشتورمونما بوو لەگەڵ کارێبازە کە بزانین چۆن بیکوژێنینەوە بێتە ئێرە تۆزێت تەنکتر بوو، پوشی کەمتر بوو بۆی بیکوژێنینەوە. کاگاری و کاک ئەحمەدمان لەگەڵا بوو، لەویا بوون ئەوان، کاک مروانیش لەسەرترەوە بوو لای درەختەکات جانتاکەی پێ بوو لەویا بوو. ئەیتر لەوا بووین کە مشتومڕیەوەمان بوو بزانین چۆن کۆنتترۆلیکەین، تۆزێکمان هەر ئێرە ئاگر بوو لەپڕ نازام چی بوو، ئالەم خوارەوە بە باوە ئاگر هاتە سەرەوە، ئەو بەریش بوو یەکسە بوو بە ئاگر. دواتر وتم ڕاکەن گەشتینە ئەوێ کە ئەوە بلاوەڕەکە من لەوێ زووتاوە لەگا فڕەمە هەر بەیشە نەمکوژاند و بە ڕێبازم وت ڕاکرد، ڕێباز و کاک مەڕوانوان لە پێش و دەرچوون. ئەیتر ئابە بەرزایە بەڕاستی ئیسە سێریەکەم هەر زۆر سەخت بوو. ئێمە لێرۆ ڕۆمان کردە چوونە ئەو بەرزاییە کاک ڕێبەن لەسەرەوە بوو تەقریبەن مسافەی لەسەرەوە بوو و بانزینی بۆ هێناین تۆزە ئاگەیشی کوژانەوە ئێمە چوونە ئەویا جیازێکم کرد بۆ ڕێبەند کوڕێک لەگەڵ ئاریا بوو کوێناوی ئەحمەد بوو چوونە ئەویا جیازەکەم بۆ کردوتم ئاریگیان ئەینە ڕێبەنجیان ڕاکە بەدەم ئاریۆ ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە ئەو بەر ئاگرێ ئەم چوادەوری خۆمانە هەمووی بووە بە ئاگر ناتوانین هەرە بێ بەرەو پێش و ڕاکەین بۆ سەرجادەکە تەقریبەن چارەکە 20 دقیقە ڕێمان کرد ئینجا گەشتینە سەرجادەکە تەنگە نەفەس بووین نەمانەتوانین ڕاکەین زوو پاڵەکەوتین ئیتر زوو جیازمە کرد بۆ ڕێبەند و ئاگادارمە کردەوە ئەوە من ڕۆشم بەدەمیەوە باشە ئەوە نەسووتاوتم نا ئێمە نەسووتاین بەس ئاری بڕۆ بەدەم ئاریۆ وتی باشە ئیتر ئێمە ئاوا مسافەیە چۆنە بەڕۆشینە سەرەوە چوونە سەرجادەکە من و پەیوەند کەوتین لەسەر جادەکە تەنگە نەفەس بووین و نەمانەتوانین ڕاکەین و هەرچۆنە بێ خۆمان گەیاندە وزەینمان کرد خۆمان گەیاندە سەر جادەکە وردەوە خەڵکی تر ئەوانی این کاکڕێبەند و پێشەش پیاوی تر ئاریانی نایە سەر باسێکی ئەم ئاگریانم بۆ بکە کە یەکەی ڕۆی ئاگادار بووی کە ڕۆیان دواتر چۆن هەواڵەکەتان پێگەی خۆی ئاگرەکەتانزانی لەوێ ئاگرەکە کوڕەکە ینی من وەکو باوک تەمان باوک حەز دەکا ئەولاد خۆشە پرس بکە بڕواتە ناو مەوزوعی هەشتێک کۆبێ چون ئەو وەختە دڵمرتاعترە بێ بەڵام من هاتمەوە لە دەوام بوو ئیمجارێژ هاتم و وتیان
وتمەوە کواری وتیان ڕوویە بۆ مەلەوان گەنجام ئیشی مەلەوانیە کرد و هینی ناو ئەم گۆ هینانە هەی ئێرە هەر لەگەڵ برادەرەکانی ئیشی ڕاز دەمی ڕازەیە کرد و دەمیشی مەلەوانی و دەمێ ماتۆڕێک و کابانێکی هەبوو و ماتۆڕەکە ئیتر ئەوە لەگەڵ تیمەکانە دەرەچوون ئەڕونم لاولاو کابانەکەیشی تۆ ڕەحمە و لە گۆڕەکەی لەگەڵ مرجی هەموو لایەکە ئەڕوویا لە ئەلوێ میوەی ئەهاورد و کاسپی خۆی ئەکرد بەخوا مانگی واش بوو ئەی بەس وەچیوە خەڵوزی ئەهاورد خەڵوزی ئاورد لە بانە دای ئەنا لەگەڵ ئەو کاکە حەمزە بەڕێزا خوا جەزای باتۆ لەگەڵێەوە کردووی وە شاگرد لای خۆی تر ئەوی زۆر دڵخۆش بوو حەزی نەیەکە قەت بەتاڵ بێ خەریکی ئەو ئیشەی جەبوو هەموو ئیشێکێ کرد لە هاوینانی چابەخوا ئەو بێژن مەکتەب لە زستانە مەکتەب کە دائنراوە حانوت لە حانوتەکان شتیانە داوم لە ئەیان هاورد و ڕسقی حەراڵی کەسابەتی حەراڵی کردووە ناگام لێ بووگە سەر بە هیچ لایەن و هیچ سیاسەت و ئەمانە تایسە شکم نەبرگێت لە هیچ لایەکا بێ ئیترمی سوپاسی ئەو خواکەم ئەو کوڕە ئەلحەمدولیلا نانی حەراڵی پیا کردگەم پێم وایە نانە حەراڵەکەیە بووەتە سەبەبی ئەوەی ئەو کوڕە بەرەو هەڵدێر نەڕوات جا نانی حەراڵ پێم وایە ئینسان بیخوات خوای خاتە سەر لەگەی جوان کە حاجی یعنی جەنابوت لەوە چ لەو کاتە ئاگادار نەبووی کە چوە بۆ ئاگرەکەوار زانانی لە مەلەوانەکەیە ئای من ئیتری بێخەم بووم کە بێخەم بووم هاتمۆ تەلەفۆنێکم بۆ هاو تەلەفۆنێک بۆ هاوتیان وەڵا کەیەکەی بوو سەعات چەند بوو ئێوارە بوو شەو بوو ئەوە ساعت چەند بوو سوێ پێتان وتم نازانم پێنج بوو تەلەفۆنی بۆ کردم ئەم کوڕم لەگرە حازوری یەکسەر تەلەفۆنیان بۆ کردو ئەو هەر یەکەم ڕۆژ حەڤەی مانگ یا هەژدەی مانگ بوو حەڤە بوو حەڤە بوو ئیتر ئەم حازر بوو لەگەڵی سەحافەکە چوو بوو وە سلێمانی یعنی یەکسەر پیان وتن برینارێتی مژاتم و شتەکە لێم پرسین وتم چییە وتیان وەڵا ئاری شتێکی وای بەسەر هاتکە و بردوێتیان بۆ سلێمانی وەڵا ئیتر ئەوی کە ڕۆی و تەکلیفی کرد و من و دایکی و زانا چوین بۆ سلێمانی ڕۆین تەماشاکەن سوتیاگە و کاریان ڕازبێکردینیانە ژوور و وا لە سەرینی دکتۆر بێژن نەقالەیە و دانراگە و ئەم کوڕە خوا پەنابە هەموو گیانی سوتا و جموجوڵێکا و قسەتان لەگەڵا کرد یان ئەو کوڕم قسەی لەگەڵا کرد بەخوا قەسم خواگای لێ ئەستەغفیرڵایە کرد ئەمە ئازایی نەمنە لا هەر ئەوەیە ڕەوشت و کار و کردەوەکەی خۆی ئەوەی پێ یعنی دەمی بەزی کرد بۆ سوپاس بۆ ئەرێ بەخوا نە هاواری ئەکرد خوا شایەتە نە حیج منیش دەخۆمەوە دڵم تەنگ بوو یعنی ئەم کوڕم بینیگە هەموو گیانی سوتاوە و چاوی نابینێ تەبەن چاو چاویی سۆی ئاگرۆمانە لێدا بەڵام ئەمانەی هەموو سوتا بوو هەرچی ئەو شتاکەوێتەوە بەرچاوم دڵتەنگم پێی بەڵام کار و کردەوەکانی وای لێکردم سەبوریم بۆتی بەڕاستی کار و کردەوەی ئەو کوڕێ زۆر باش بوو بۆ من ئەرە وەڵا ئیتر ئاوا ینی بەسەراتەکەەوەی تر دوای چەندێک ئەمری خوای کرد چەندێکی پێچوو قەنەعەت کە هەمووی ئێمە گەینە ئەوێ من بینیم و جموجوڵێکی کرد و ئەستەغفیرەڵای کرد و هاتینە دەرتۆزێتر من ئومێدم ئەوە بوو ئەم کوڕە بمێنێ کەچی ئەم کوڕە لە لای بوو کوڕەکەم دیاری دڵی تەنگ بوو تەماشاکەم پەرستێرەکان هاتنە سەری ئەوانی سەرپەرشتی نەخۆشی هینەکەکەن قەسەخانەکە وتیان گیانی دەرچوو ئەی وتم خوایە گیان حەمد و سەنا بۆ تۆ خوایە گیان کە کە ساست نەکرد ئەم کوڕە هەر ئەوە نەبوو ئەنا ئەم کوڕە لە هێنی چاویشێکرد زاوایەکمانە هینێکی هەیە مەتعەمێ لە جومعانیشە لێ ئەدار لەو مەتعەمە ئیشیە کرد و ئەهاتوە هەموو ئیشێکیە کرد نازی پێوە کۆتا قسە وەکو باوکی ئەو شەهیدە چییە کە خەڵک بەو شێوەیە هاوخەمی خۆیان دەبڕی من مەمنونی یەک بەیەکی هەموو چین و توێژ و ئیسلامی و عیلمانی و بێژین هەتا هەرچی پێکەوە ژیان هەیە لەسەر عەرزە من مەمنونیانم بۆ کاری جوان بۆ دڵخۆشی ئەوە کاری جوانە کوڕەکەی من مانای ئەوەیە بۆتە غەمێک بۆ کێ بۆ هەر هەموو مرۆڤایەتی جا شتێ بۆ مرۆڤایەتی بێ ئینشاءڵڵا خوای گەورە
لێ ئەبووری انشاءله ئەمە هەموو ئومێدێکی منە وڵی من ئێوارە بوو ئەوە دەوری سعات 5 و ناوە بوو تەلەفۆنیان بۆ گردم برادەرەکانی کاک محەممە برای حەمزەی قەسابە هەر لەوێی شەکە تەلەفۆنیان بۆ کردم وتی شتێکی وایە وەرە بۆ تەواریەکە ترمیش سەرمدا لە تەواریەکە وتیگی تر منە و دەقە گەشتمەوێ ڕەوانەی سلێمانیان کرد تر لەگە برادەرەکانی کە ڕۆشتم لەگە برادەرەکانی کە ڕۆشتمە خەسخانەی سوتاوی لە سلێمانی لەوێ سێرم کرد وەڵی ئەرچی گیانە سوتا بوو بە سوپاس بۆ خواتە و دەقەی گیانی دەرچوو هەر پێم وت و هەر زیکری خوا بکەوە ئەستەغفیرالله بکەوە تا و دەقەی گیانی دەرچوو سوپاس بۆ خۆ ئەستەغفیرالله کردو بۆ خۆ هەروەڵا شانازی پێوەگەم هەروەڵا شانازی پێوەگەم هەموو جیانی شانازی پێوەکە لە هەڵەبجە بەتایبەت لە شاری هەڵەبجە ماتۆرسکیل زۆرە بەڵام چونکە ناوچەی شاخاوی و ئەو کەسانی کە ئاژەڵدارن بۆ کاری خۆیان بەکاریێنن بۆ کاری باشە بەکاریێنن بەڕاستی ماتۆرسکیل لەم شارە ئێمە زۆر پێویستە چونکە ناوچەکەمان شاخاویە و بۆ کاری ڕۆژانە و ئەوانە بەکارێنین جا بە تایبەتی لەم ئاگرێشە بەڕاستی دەورێکی زۆر باشیان هەبوو بەعام هەموو ماتۆرسوارەکانی هەڵەبجە دەوریان هەبوو یەکێک لە کارە جوانەکانی دانیشتوانی هەڵەبجە لە کاتی ڕووداوەکە و ئاگرکەوتنەوەکەدا ئامادەکردنی خوانی ژەمەکانی ڕۆژانە بوو بۆ تیمەکان ئەمەش دووبارە گیانی هاوکاری و پێکەوە ژیانی خەڵکی شارەکەی دووپات کردەوە ئەمە جگە لە ئەنجامدانی نوێژ لەلایەن کارمەندێکی بەرگری شارستانیەوە لە شوێنی ئاگرەکە و هەرزوو دیمەنەکە بووە ترێندی سۆشەڵ میدیا پێما خۆشە سەرتا باسێک لە سەرەتای ئاگرکەوتنەوەکە لەش شوێنێک و هۆکارەکەی چی بوو و دوای چەندێک ئێوە توانین تامگەنە شوێنی ڕووداوەکە و هۆکاری زوو کۆنتترۆل نەکردنی ئاگرەکە و درێژە کێشانی بۆ ماوەی 3 ڕۆژ و 3 شەو چی بوو بە ناوی خی گەورە و میهرەبان بە خێراتی جەنابتانەکەم سڵاو لە بینەرانی بەڕێز سەبارەت بە کاتی ڕوودانی ئاگرەکە لە ڕۆژی حەفدەی مانگ کاتژمێر 12 لە ناوچەی سێکۆی نەیجەڵا ئاگرەکە دروست بووە ئێمەیان ئاگادار کرد و ئێمە تیمەکانمان گەشتنە سەر ڕووداوەکە و دەستمان بە کۆنتترۆلکردنی ئاگرەکە کرد ئەوە هەموو تیمەکانی بەرگری شارستانی و ئەوانە ئێمە بەشدار بوون لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە و ئەو هەموو گەنج و لاو و هاوڵاتی و ڕێکخرا و بەڕاستی بەڕێوەبەرایەتیەکانی سەربەهێزەکانی ئاسایشی ناوخۆ هاوکار بوون لەگەڵمانە ئێمە سوپاسی یەک بەیەکیانەکەین ئەگەر کەسێکیش بە پەیوەندیەکی تەلەفۆنی هاوکارمان بوو بێ یان پەیوەندی پێوەمان کرد بێ دیارە هۆکاری دروستبوونی ئاگرەکە ئێمە نازانین یەقینمان نییە بەڵێ دەنگوە هەیە لەم لاو لەولا کە چیە و چۆنە ئێمە گەر شتێک کە یەقینمان نەبێ و بە چای خۆمان بەڵگەیەکمان پێ نەبێ بەڕاستی ناتوانین بڵێن ئەمە فڵان هۆکار بوو چونکم وەختێک ئاگر کە ڕوو ئەدا ڕووی داوە هۆکارەکەش نادیارە ئێمە ئەچینە سەر ڕووداوێکی ئاگر کە بە مەساحەیەک و بەرفراوانێکی زۆری گرتووەتەوە ڕەنگە نەزانین هۆکارەکە چییە ئێوە کە چوو معاناتەکان چۆن بوو یادنی ئاگرەکە تەشنەی کرده بوو ڕەشەبای هەبوو پێداویستەکانتان وەکو پێویست نەبوو چی بوو ئەو تەحەدیانەی ئاڵنگاریانی ڕوبەڕووی تیمەکانتان بوویەوە هەمیشە و دایم لە ئاگری شاخە ئێمە 3 جۆر کێشە و گرفتمان بۆ دروستە بێ یعنی 3 جۆر کێشە هەیە 3 جار هۆکارە بۆ ئەوەی کە تەمەنی ئاگر درێژ بێتەوە لە شاخەکانە هۆکاری یەکەم سەختی شوێنەکانە ناوچەیەکی شاخاوی و سەخت و دژوارە و ئۆتۆمبیلەکانمان بە ناڕەحەت و زەحمەت ئەگەینە سەر شوێنی ڕووداوەکە هۆکاری دووهەم نالەباری کەش و هەوایە بوونی ڕەشەبایەکی بەهێز و بەقووەت وزە و هێزەکەی تۆ خەفەئەکە و نایەڵێ و ماوەی ئاگرەکە درێژە کاتەوە من بە جەنابت دەڵێم تۆ دیوتە ئاگر 20 مەتر بفرێ بە ئاسمانگە و لەولاوە دەست بە ئاگری نوێ بکاتەوە ئەم جارە وا بووە 3 جار ئێمە لە ماوەی 3 شەو ڕۆژە لە حەڤەی مانگەوە تاوەکو 3 ڕۆژ ئاگر بەردەوام بووە ئێمە 3 جار ئاگرمان کۆنتترۆل کردووە بەڵام تەبیعەت و سروشتی ئاگرمان ئەزانی یعلانمان نەئەکرەوە ئاگر کۆنتترۆڵە بێت چونکم ئەمان زانی چۆنە لە دەقەی ئەخیرە بۆ جاری دووهەم و جاری سێهەم ئاگرەکە سەری هەڵەداوە
ئەگەر تەماشاکەی لە کورتە ڤیددیوەکانە لە میدیاکان بڵاو بووەتەوە ڕێک ئەڵەی هاوان باران ئەکرێ ئەو شوێنەی کە نەسوتاوە هێشتر ڕاستەوخۆ ئاگری تیا دروستە بێت جەنابەت وەکو بەڕێبەرایەتەکەت هەڵم نەک جۆمانگانە 7 ملیۆن دینارتان هەیە بۆ مەسروف و خەرجی و ئەم پارەیەش پێم وایە بەشێکی زۆری بۆ سیانە و بۆ بنزین و گاز و گۆڕینی ڕۆنی ئۆتۆمبیلەکان و هەندێک پێداویستی سەرەتایی ناو بیناکەتان دەڕوا ئەو پارەیە لە ئاستی تمۆح و پێداویستەکانی ئێوەدایە مەبەستی کام پارەیە ئەو نەسرەی ئەو نسلی کاتانە دیارە سەبارەت بە نەسرێ و بودجەی بەڕێوەبەرایەتیەکەمان لە ئاستی ئەوانیە کە ئێمە بە بێخەم دەست لە پشتەرمان دابنێن و بتوانین ئیشەکانمان جێبەجێ بکەین یعنی وەکو ئەڵێ بە پینە و پەڕۆ ئیشەکانمان ئەڕوا بۆ نمونە و ئۆتۆمبیلانەی لە پشتی منەوە ئەیبینی ئێمە 11 ئۆتۆمبیلی وامان هەیە خەرجی هەر یەکیان بەرابەر 2 ئۆتۆمبیل یا 3 ئۆتۆمبیلی خزمەت گوزاریە ئۆتۆمبیلەکە قورسە مەسەلەن خەرجی زیاترە شکاندنی زۆری تێکوالیتی و باشنیان لە ڕووی کوالیتیەوە ئێمە کێشەمان نییە ئێمە 2 جۆر ئۆتۆمبیلمان هەیە ئۆتۆمبیلێکی ئاگرکوژێنەوەی گەورەمان هەیە وەکەوەی کە لە پشتەرمانەوە دیارە و ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەی بچووکە وەزارەتی ناوخۆبیان دابین کردین و سوپاسیانەکەین زۆر چالاک و زۆر مەزبوطن بۆ ئەوەی بتوانین ببەنە کۆڵانە تەچکەکانی ناوشار و شوێنە دوورە دەستەکانی شاخ هۆکاری سێهەمما بوو بمبوورە قسەکەم تەواو نەکرد هۆکاری سێهەم بۆ درێژبوونەوەی ئاگر بوونی ناوچەی مین و تەقەمەنیە خۆت ئەزانی نازانم ئێوە تەمەتان کەمترە ناوچەی ئێمە بڵین بە درێژایی سنووری دەسڵاتی بەرگری شارستانی هەڵەبجە 180 کیلۆمەتر ئێمە مەسافەمان هەیە هەمووی شاخە هەمووی سەخت و دژوارە و ناوچەی شەڕگەی حربی ئێران عێراقا هەندێکی ناوچەی مینە کە ئاگەر چووە ناوچەی مین گیانی کارمەندەکانمان لە سەروی هەموو شتێکەوەیە خۆمان ڕێنماییان پێدەن کە نابێ بچن بۆ کۆنتترۆلکردن دەتوانین بڵێن بەگشتی ڕووبەرەکە چەندێ سوتاوە سنووری چەند گوند سوتاوە بەڵێ ڕووبەری 6 گوند سوتاوە ئیتر خۆ ناوی گوندەکان ئەوەندە وتراوەتەوە هەمی کەسێک لەبەری کردووە زیاد بە مەزەندەی ئێمە زیاد لە 5,000 دۆنم پوش و پاوەن سوتاوە باخی هاوڵاتیان سوتاوە لە هەندێک گوند لەو گوندانە بۆ نمونەوەکو چنار و مردین زۆربەی باخەکانیان سوتاوە شوێنی خزمەتکردنی ئاژەڵ و مەڕداری و ئەوانە زۆریان سوتاوە یعنی زەرەر و زیانێکی قورس بەرگیانی هاوڵاتیان کەوتووە گەورەترین زەرەر لەم ئاگرا کە ئێمە هەرگیز لە یادمان ناچێ گیان لە دەستدانی ئەو دوو عەزیزەمان بوو کە یەکێکیان خۆبەخش بوو و ئەویشیان پۆلیسی دارستان بوو خی گەورە بە باشتی بەرینیان شاد پێما خۆشە باسێک لە خودی کەسایەتی ناوبراو بکەن بە تایبەتی بۆ مەسلەی ژینگە تا چەند بەتەنگ ژینگە و بۆ بە تایبەتی خۆشەویستیشی هەبوو بۆ شارەکەی هەڵەبجە زۆر سوپاسدانەکەم بە خێراتنی کەناڵەکە دانەکەم بە خێر بەنێخۆ شێم هەمە و گەنجێکی زۆر لێ بڕاو بوو بۆ خزمەتکردنی خەڵک بە شێوەیەکی گشتی یعنی مرۆڤێک بوو زۆر مرۆڤ دۆست بوو زۆر دۆستی ئینسان بوو یعنی حەزیە کرد پێی خۆش بوو کاتێک مرتاحە بوو تەنها هەموو جارێ ئێمە و قسەمانەکە شێم هەمە و خوا لێی خۆش بێت تەنها لە یەک کاتا دڵی خۆش بوو مرتاح بوو کە هەستمان پێکرەمان و شێخەچیە دڵە خۆش ئەیوت وەڵایی ئەمڕۆ ڕۆشتم بۆ فڵانە شوێنی یارمەتی فڵانە کەسم ما ئانی کەسێک بگیرە سەن لە بەندیخانە بووە نەخۆشێک بووە لە خەستەخانەیە بووە کەسێک پێویستێکی هەبووە هاوکارێکی هەبووە شتێکی ویستە شێم هەموو بە دەمی ئەوە بووە هەستی بکردە پێویستی کەسێکی جێبەجێ کردووە ینی هەستی پێکرا مەلامێحێکی تری هەبوو ینی زۆر دڵی خۆش بوو زۆر حەزیە کرد هاوکاری خەڵکە خەڵکیش ئەیانزانی بەو شێوەیە یعنی ئەوەی کە کێشەیەک مشکلەیەک ناڕەحەتێکی هەبووە لەم تایەفەی خۆمان لە خەڵکی ئەم دەوروبەر و ناوچەیە شێم هەموو تەلەفۆنی بۆ شێم هەمەوە کرد سەرەڕای ئەوە ئەم پیاوە زۆر دڵسۆزی ئەم نیشتیمانە بوو بست بەبستی ئەم خاکەی بەهی خۆی زانی بە ماڵی خۆی زانی چی دار و درەختی ئەم وڵاتە هەیە بەهینی باخەکەی خۆی ئەزانی یعنی پێی ناخۆش بوو ئێمە گەڵای درەختێک گەڵایەک لێکەینەوە ینی دەست بۆ شتێکی ئەم نیشتیمانە بەرین زۆر دڵسۆزی ئەم خاک و وڵاتە بوو بە هەموو بەشێکەوە بە هەموو سنوورێکەوە
بەڵێ شێم حەمە و من ئەم قسەیەم کردووە ئەم کوڕە بە عەمدی ویستی گیانی خۆی بکاتە بربەستێک لە بەردەم ئاگرەکەیە بووی زیان بە خەڵک نەگەێن ئەنی ئامادە بوو خۆی بکاتە قوربانی بەس خەڵکی تر زیان نەکە و ئێمە ئەوەی دڵخۆشی ئەم کوڕە لە ڕێگایەکی جوان و پیرۆزە شەهید بووە و داوامان لە خوای گەورە هەیە بە شەهید لێمان وەرگێ و شەهیدی ئەم نیشتیمانەیە شەهیدی هەموو مرۆڤێکی ژینگە دۆست و ژیان دۆستە سوپاس بۆ خواکە لە ڕێگەیەکی جوانە گیانی بەخت کرد و شەهید بووە هیوادارین لەبیر نەکرێ شێم حەمە زیاد لە حەدی خۆی زیاد لە پێویستی خۆی و زیاد لە توانای خۆی ئەنایە سەرشانی خۆی ئەرکی ئەو ڕووباری سیروانەی پێسپێرا بوو پارێزگاری لێ بکە چەند جار منی لەگەڵ خۆیان بردووە ینی ئەمە دراوسێ بووین هەم ڕەفیقی مناڵی بووین هەم کوڕی خاڵمان هەم دیوارێک لە نێوانمانە بوو باوەڕ فەرمونی وە شەوی وابانی کردو توێتی یەی لەگەڵ ماتا بەحرەکە بڕۆین تومە خێرە وەڵا بیستومە کەسێک لەوێ بیستێتی ڕاوی ماسی بکە تۆڕی داناوە ینی وەرزی قەدەغەی ڕاوە ماسی بوو یعنی بە شێوازێک ئەو کارانی ڕاپەڕان تۆ معجە بووی بە ئیشی ئەم کوڕە کاتێکا ڕۆی بۆ دەوام ینی بە عەشقەوە ڕۆی بۆ دەوام زۆرم لا سیر بوو ینی وا خۆی ئەگۆڕی وا گرنگی بە خۆی هەیە گرنگی بە قیافەی خۆی ئەیە پێ و سیر بوو ئەو بۆ شوێنێکی تایبەتی ئەڕوا یعنی ئەوە نە بە جدی ئەوە نە بە جوانی دەوامەکەی یەکرد تۆ بڕۆشتی دایە دەوامەکەی یعنی ئەمە ڕەنگە زۆر خەڵک شایەتی بۆ ئەم قسەی من بە ئەوەی کە شێم حەمەوی دی بێ و ڕۆژ پێدە دایرەکەی پیاوێکی وەکو بەڕێستان ڕۆشتایەتە دایرەکەی تۆ دانیشە چایەکی بۆ بان کرد خۆی ئەڕۆژ و ڕۆژوو کتابەکەی بۆ گەڕاوی شوکارەکەی بۆ جێبەجێ کرد لە دەرەوە هەروە بوو لە ناو خزمانە هەروە بوو ئیتر ئەم ژینگەیەش ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ئەم کوڕە گیانی خۆی بەخشی لە پێناوی ژینگە و خاچی ئەم وڵات هەیە بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابیشتان ڕاستیەکەی دەستگای خێرخوازی بەخشین بە هەموو سێکتەرەکانیان بە هەموو سێکتەرەکانیەوە بەردەوام ویستویەتی کە خزمەت بە هەموو چین و توێژەکان کات لە دەستگای خێرخوازی بەخشین و لە کۆمەڵگە پزیشکیەکانیشە هیچ شتێک نەبووە بە بربەست هیچ شتێک یعنی نەیتوانی بێ بە بربەست یان بە معنایەکی کە ئێمە نەمان هێشتووە هیچ شتێک ڕێگر بێ لەوەی کە خزمەتەکانمان پێشکەش بە خەڵکی خۆمانمان بکەین ئێمە وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین بۆ زۆرینەی چین و توێژەکانی ئەم کۆمەڵگەی خۆمان و پارێزگای هەڵەبجە خزمەتی زۆر باشمان کردووە بەداخەوە بۆ کارەساتی ئەم دوایی ئاگرکەوتنەوەی پارێزگای هەڵەبجەش وەکو هەموو ئیشەکانی خۆمان ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە کە وەفایەکی بچووکمان هەبێ شتێکی بچووکمان هەبێ پێشکەش بە خەڵکی خۆمانی بکەین بۆیە ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین و نووسنگەی بەخشینی دەستگای خێرخوازی بەخشین و بە هاوکاری لەگەڵ مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری تیمێکی 10 کەسیمان دروست کرد کە تیمەکە پێکات بوو لە ئۆتۆمبیلێکی تەندروستی بە ستاف و کارمەدی تەندروستیەوە و بە هەموو پێداویستەکانیشەوە کە تا ئەگاتە و ڕادەی کە ئێمە ئەمانزانی زروفی ئەوێ چۆن و بە نمونە پێویستی بە ئۆکسسیژینە بوو تەنانەت ئۆکسسیژینیشمان بردوێتە ئەو شوێنانە ستافێک ئۆتۆمبیلێکی پڕ بە پێداویستی پزیشکی و ئۆتۆمبیلێکی کەشیان پڕ بوو لە شتی خزمەتگوزاری سەرەتایی لە ئاو شەربەت و کێک و ئەو شتانی کە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ دەرچوونمان لە پارێزگای هەڵەبجە ڕێمان لە هەر کەسێک کەوتبێ ڕێمان لەو تیمان نەکەوتبێ ئەم خزمەتەمان پێشکەش کردووە لەگەڵ گەیشتنمان بۆ ئێمە ئەو تیمە بووین کە ئەمانتوانی هەموو خزمەتەکان پێشکەشکەین بە نمونە ئەو ماتور سکێلانی کە لەوێ بوون خزمەتیانە کرد ئێمە ڕاستەوخۆ کە هاتنە لای ئێمە هەرێک و جانتایەکیان پێ بوو ئەم جانتانەیەمان بۆ پڕەکردن لە ئاو خواردن و پسکیت و شەربەت و ئەوانە ڕاستەخۆ بۆ ئەو تیمانەیان ئەبردیا بۆ ئەو خۆبەخشانەیان ئەبر لە شاخ بە زەحمەت یعنی ئەیان توانی خەڵکی بگاتە لایەن ئەم خزمەتانشمان کۆتا خزمەتی ئەمە کە ئەمانە وەکو عەرزم کردن بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە کە خزمەتی پێشکەشکردنی خزمەتی خواردن بوو کە ئێمە بڕی 100 بۆ 150 ژەم خواردنی ئامادەکراومان هێنا بوویەوە پێشکەش بە تیمە تەندروستیەکان پێشکەش بە تیمەکانی فریاگوزاری و ئاکروکوژێنەوە خۆبەخشەکانیشمان کردووە تەنانەت کارمەندەکانی خۆشمان لەگەڵ تیمی بەرگری شارستانی ڕاستیەکەی چوونە شاخ و خواردنەکانیان بۆ بردن ئێمە هەموو ئەمانە وەکو عەرزم کردن بە ئەرکی سەرشانی خۆمان زانین شتێکی بچووکە وەفایەکی بچووکە بۆ خەڵکی خۆمان هەموو ئەمانەشمان ڕاستەوخۆ بەڕاوێش و بە پەیوەندی لەگەڵ جەنابی پارێزگار و جەنابی قایمقام و
بەڕێوەبەری بەرگری سارشتانی و هەموو وەحدە ئیداریەکان بووە توانیمانە خزمەتێکی بچووک بە خەڵکی خۆمان بکەین ئومێدەوارم لە جێگەی متمانەی خەڵکی بووبین و ئیشەڵا هیچی کەش دووبارە نابێتەوە بەڵام لەگەڵ ڕوودانی هەر بابەتێک لە بابەتەکان لەم سنوورە ئێمە بەردەوام سەربازێکی بچووکی بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان ڕاستەکەی وڵاهی ئێمە بریندارەکان دوو حاڵەتی سوتاویان تیا بوو کە سوتاویەکەشی زۆر بەسیط بوو لێرە لەوێ ئێمە چارەسەرمان بۆکردن لەگەڵ یەک دوو حاڵەتی مانوبوون و هیلاک بوون و سەرێشە و ئەمانە لەگەڵ دوو حاڵەتی تەنگەنەفەسی و هەناسیانتن بوو بە حکمی ئەو دوو کەڵ و ئەو ئەوانەی کە ڕوبەڕووی بوویان بووتەوە بە خۆشبەختانە ئێمە ئۆکسجینمان پێبوو لێ ئۆکسجین وشتمان بۆ دانابوون حاڵەتەکان تقریبا ئەو سێ حاڵەتانە بوون کە لەو بوارایە مەسن خۆی بینی تاکس بۆ جەناب وەکو قامی شار لە ماوەی ڕابردوودا ئاڵنگاری زۆر هاتوتە بەردەمتان وەکو ئیدارە بەتایبەتی لە کاتی کەوتنەوەی و ئاگرشتا ئاڵنگاری دیکە دروست بوو پێمان خۆشە باسێکمان لەوە بۆ بکەی کەوتنەوەی ئەو ئاگرە و درێژە کێشانی بۆ ماوەی 3 ڕۆژ گرفتەکانی بەردەم ئێوە چی بوو پارە بوو ئیمکانیت بوو توانای مرۆیی بوو چی بوو من سەرەتا بە خیارەتتان دەکەم لێرەوە پرسە سەرخۆشی خۆمان ڕاستەی بنەماڵی ئەو دوو گەنجە بە ڕێزەیەکەم خی گەورە بە باشتیان شادکاوە سەبووری کە سوکاریان بدات جەنابتانەزانن ئێمە هەر ساڵێ بەداخۆ بەهۆی بارودۆخێکەوە تووشی کۆمەڵی قەیران بە تایبەتی قەیرانی دارایی موچە بووجە ئەبین ئەمە واکاتۆ ئۆتۆماتیکی پێشەوەی حەدەسەکە هەبێت قورسی هەیە عیقات هەیە لە ڕێگەتا واشەکە کە بەڕاستی تۆ بە گرفتەوە بە نوقسانیوە بە کێشەوە بڕێتە سەر بابەتەکان بەڵام ئەوەی من بەدیم کرد ئەگەر سی ئاگرەکەی 3 ڕۆژی هەڵەبجە بکەی هاوڵاتی پێش من و پێش ئیدارە پێش هێزەکانی ئاگرکوژێنەوە پۆلیس و ئاسایش و بەرگری فریاکەوتن و هەموو هێزەکانی ئاسایشی ناوخۆ پێش تەندروستی بەڕاستی بەدەم بە تەنگ ئاگر و کەوتنەوەی ئاگر و کوژانەوەی ئاگر بوون هاوڵاتی مەبینی کە هات خواردنی دروستە کرد من حەزمە کرد بڕۆمەوە ئاگرێک بکوشێنەوە بمسووتێنە کێشەم نەبێت یعنی گیان فیدایەکی بۆ دروستە کردی ئەمە خۆی وای کردووە حەجمی کارەساتەکە کەم کاتۆ کە باشی خەڵکەکە لێبڕانی بەرپرسانی سنوورەکە کارمەندەکانمان کەسێ نزیکەی 80 ڕۆژە موچیان وەرنەگرتووە هیچ ڕێگر نەبوو بەڵام کۆمەڵێ ڕێگری تەکنیکی هەیە کۆمەڵێ ڕێگری گەیاندن هەیە کۆمەڵێ ڕێگری بەڕاستی سەختی ناوچەکەمانەیە بۆ نمونە ئەو منتەقەی کۆکۆیی و مردین و چنار وانە کە سازان کاگرەکە کەوتۆتۆ بەسەر ڕووباری سیروانە ئەڕوانێ بەڵام ئەگەر سیرکەی لەو جادە ترازایی چەندین کیلۆمەترە تا ئاگاتە سەر گوێچەمی سیروان کە ئیتر ئاگربڕ بێت ناتوانانی هیچ جۆرە ئالێتێکی وەک شۆفڵ و ئاگربڕوانە بەکاربێنی وە سەختە لە مانگی بەهاردا ئەویش تێچوونی هەیە ئاگر بڕکەی ئەمانە بەشێکن لەو ڕێگریانە یا لە قورسکردنی کوژانەوەی ئاگرێت ئەڵێن تقریبا ناوەڕاستی سەدەی یان تقریبا هەفتاکان با بڵێن لە کۆتایی سەدەی ڕابردووە تقریبا 600 کارمەند هەبووە لە بۆ مەسەلەی ئەو دارستان دەستکردانی کە لە هەڵەبجە دروست کراوە بەڵام ئێستاکی ئەو دارستانانە دەنا حرسێکیشی نییە یا چاودێرێکیشی نییە باسێکم بە گشتی لە کەمی کارمەند بۆ بکە لە بەڕێبەراتەکان بەهۆی خانەنشین بوونەوە کە ماوەی 3 ساڵ بەسەرێکە و خانشین کران دامەزاندنیش نییە ئەمە تا چەند گرفتی بۆ ئێوە دروست کردەوە بە تایبەتی وا بزانم بەڕێبەراتی دارستان و ژینگەیە 10 کارمەندیان هەیە ئەو معناتە ئەو گرفتە چی وەکو بۆ جەنابتانم بڕۆن کردەوە جۆش و خرۆش و دڵسۆزی خەڵکەکە و ئەو بەرپرسانەی لە سنوورەکان ئەو کارماندە کەمانەی کە هەن کە بەڕاستیەوان تەمەنیان هەڵقشاوە لەوە چە ساڵە 2 ساڵی در ئەو دە کارمەندەش نامێنێت یەکێک بوو لەوانەی ورەی ورە و وزەی دا بە هەموو لایەک و بەتەمەوە هاتنی حکوومەت ئێمە لێرە سوپاسی سەرۆکی حکوومەت بە تایبەتی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت لە یەکەم ڕۆژەوە پەیوەندی کردووە بە پارێزگارۆ هەموو فەرمانگەکانی سنووری سلێمانی ڕاپرسیوە ڕاستباردووە بە تیوی فڕۆکەوانیوە کە لەسەر خەت بن و هاوکارمان بیلفعل لەسەر خەدێش بوون بەڵام تۆ سێرەکەی هەر لە ئەمساڵی ڕابردووە دوێنێ من لەگەڵ بەڕێوەبەری کشت و کاڵی هەڵەبجا بووم بەس پار ساڵ 58 کارمەندی خانشین ئەو کارمەندانەی تریشیانە زۆربیان بەتەمەنە وە لەگەڵەوە دامەزراندن ناخرێتە شوێنی مردن هەیە خانشین بوون هەیە نەخۆش بوون هەیە بۆ نمونە کارمەندەکانی بەرگری شارستانی کە ئەڕۆن ئاگرێت کوژێنەوە بەڕاستی زۆربیان تەمەنیان هەڵکشاوە تووشی ئەنواع نەخۆشینەکان جلوبەرگی شیاو جلوبەرگیان من ناتوانم ئەوە بڵێم چونکە من لەگەڵ کاک عابدی ناقەسەم کرد وتی جلوبەرگمان زۆر باشە
مع العلمیشتان مثلەن زۆر جار هەموو ئاگرێکە ڕۆن کەمترین زەرەر لە هێزەکانی بەرگری فریاکەوتن و بەرگری شارستانی ئەو بوجە لە ناکاوە هەیە ئەوە بۆچی وەک پێویست ناتوان سوودی لێ چەند قەزان پارەکەشی کەمە 10 ملیۆن دینارێک هەڵام نەکردبێ بۆ قایمقامێتی هەڵەبجە و 4 ناحەیە 10 ملیۆنمانەیە ئەم 10 ملیۆنێش بە کۆمەڵێ فلترات و بۆ باری لە ناکاو بۆ حاڵەتی کتوپەر ئاسایی و غێر ئاسایی شتێکە ضرورە لەوەی ئاسایی بە بۆ نمونەت فەرمانگەیەکی تازا کرێتەوە تۆ توانی ئەمە شتێکی حاڵەتێکی نۆرمەڵ و ئاساییە توانی هاوکاری پێ بکەیت بۆ حاڵەتی لافاوە ئاگرا و پارە فریاتان کەوت من یەکشت ڕوونکەمە بۆ جەناب زۆر ڕاشکاوانە بیڵێم ئەو پارە فریای حاڵەتی ئاگر و لافاو ناکەوێت چونکە پێویستی بە وەسڵ و سوڵاتە پێویستی بەلیژنەیە بەلیژنەی تەنفیزکردنە بەلیژنەی دەرخستەیەکە ئاگرەکە چەند کەسن چەند ئەبێ هەموو ئەم چەنانە بکەیت یعنی بەناو لە ناکاوە ئەینا ینی بەڕاستی ئەگەر بەڕێز لە سەرۆکی حکوومەت و جەگری سەرۆکی حکوومەت اینجا بۆ وەزیری دارایی بڕیارێ لەسەر ئەو کتوپڕە نەبدێت نەبێ باشترە بوونی بەم شێوازەی کە هەیە بەو هەموو فلتەراتە کە هەیە بەڕاستی زۆر سوودی لە نانی ئەو دارستانانە کە سووتان دەستکردن هەڵام نەکردوێ یان سروشتین هەمویان سروشتین زۆر باشە بوتیان دەستکردیشی تیا بووە بەڵێ باخو باخاتێکی زۆری سوتاوە کوشتتوکڵی داری بنێشت و هەناریشی تیا بووە ئەو دارانەی کە سوتاون داری بەڕووە داری مازە داری دارە بەنە کە پێێنە داری قەزوان خۆماوای پێڵێن ویژە بڵاڵووکە هەمووی تیا بووە لە ئەنواعی تیاوە کۆتا پەیامتان وەکو قایمقامێت پێویستەکە چی بکرێت بۆ ئەوەی هەڵەبجە ڕوبەڕووی کارەساتی هاوشێوە نەبێتەوە و چیش بکرێت بۆ ئەوەی بەڕێوەبەراتەکان ئاوڕیان لێ بدرێتەوە کێشە گرفتی کارمەندیان نەمێت لەگەڵ بچە ئەمە لەگەڵ بەڕێز پارێزگاری هەڵەبجە بڕیارمانداوە هەفتەی ئایندە کۆبوونەوە لەگەڵ سەرجەم لاەنە پەیوەنددارەکان بکەین لەسەر کۆی نەخس و نوقسانەکانیان و پێشنیاریان بۆ ئەوی کە حاڵەتێکی وا چۆن ڕوبەڕووی بێنەوە داواکانەکانیان وەرگنی ئەوەی من ئیسستنتاجی خۆمە چەند ماوەیەکی زۆرەکە لە ئیدارام بۆ هەڵەبجە بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتانە یاد بچووکردنەوەی کارەساتەکان سێ حاڵەتە یەکەم ڕێگاوبان کە ڕێگایەکی پشتێنەی بکرێت لە هەورامانەوە هەتا ئاگاتە منتەقەی نەوڕۆڵی کە ئەوە هەمووی شاخە ڕێگاکان بچڕە بۆ نمونە گوندی چنار ئاگری گرتووە لە بینی گوندی چنار و گوندی مۆرنینا ڕێگەیەک نییە هەمووی 2 کیلۆمەترە هەر بە فەتحی بکات توانی بەیانی ئالێت لێوەبەری ئێمە لە گوندی مۆردین و ئەوایە ڕۆشتینا سەر جادەی باڵام بۆ دیسان ڕۆشتینا بۆ گوندی چنار ئەمە وا ئەکات تۆ تا ئەگەیتەوە ئاگرەکە زیاتر تەشەنە بکە دووەم دامەزراندنی کۆمەڵێک گەنج کە بەڕاستی گەنجێکی زۆرمانەیە لەم شارە من لێرە سوپاسیان ئەەکەم ئەوانەی کە پیانەن ماتۆر سوارەکان داواکەم کە ئەو کارە جوانەیەکەن هەندێک کار هەیە کە بەڕاستی خۆشیان و شارەکەشمان ناشرین بووە نیکەن کە بەڕاستی ئەوانە هەمیشە لە کەوتنەوەی حاڵەتی ئاگر و حەدەسا پێش لەگەڵ ئێمە هاوشانی تیمەکانی حکوومەت کاریان کردووە کۆمەڵێک لەو گەنجانە دابمەزێن بەگرێ بەستیش بێت چونکە هەڵەبجە پارێزگایە نوقسانیمانەیە خاڵێکی تریش بودجەیەک دابن لێوە کوچەی کتوپڕی وەسڵ و سوڵاتی هەبێ بەس ئەو هەموو فلتەراتەی نەبێت کە ئێمە سوودی لێوەنان لەگەڵ ئەم چالاکەی شاری هەڵەبجە دەچمە یەکێک لە باخەکانی سنوورەکە کە بەهۆی ئاگرەکە و سوتاوە و چیرۆکی سەرەتای ئاگرەکەمان بۆ دەگێڕێتەوە بەدەم ڕێگا سەخت و دژوارەکەەوە وتی یەکەم کەس کە لەلایەن پاسەوانانی سنوورەوە ئاگادار کرایەوە لە کەوتنەوەی ئاگر لە شاخەکانی هەڵەبجە ئەو بوو ڕاستەوخۆ گەنجان و بەرگری شارستانی و پۆلیسی دارستانی ئاگادار کردوتەوە مامۆستا تۆفیق مستەفا دوای کوژانەوەی ئاگرەکە لە دوورەوە سەیری زیانە سروشتیەکان دەکات و بە حەسرەتەوە پاشماوەی ڕووداوە تراژیدیەکە تۆمار دەکات سعات 1:30 بوو لە ماڵەوە بووم لە پاسەوانی سنوورەوە ئەم پاسەوانەی سەربەر تەلەفۆنێکم بۆ هاتووتی مامۆستا لایەنە پەیوەنددارەکان ئاگادار ئاگرێک کەوتوتەوە لە بەردەمی ئەم مەخفەرەی ئێمەدا با خەڵک زوو فریا بکەین منیش یەکسەر دەست بەخۆجێ لە شۆسیال میدیا خۆم بڵاوم کردەوە هەروەها پەیوەندیم کرد بە بەرگری شارستانیەوە پەیوەندیم کرد بە پۆلیسی دارستانەوە بەرگری شارستانی دیارە لەو کاتا تقریبا یان مەشغوڵ بوو یان سەرقاڵی تیمەکان بوو جوابی نەدایەوە بەڵام پۆلیسی دارستان جوابی دایە وتی مامۆستا فەرمووتم ئاگرێکی وا کەوتوەتەوە و فریا بکەون وتی بۆ چۆبڕێتم بڕۆم بۆ چنار ئیترەوە بوو یەکسەر ئەوان دەست پێکەن و ئیتر دوای ئەوە گروپێکمانە بوو گروپی گەنجان لە گروپیزدان بەزان خێرا
و بە کۆمەڵێک خەڵک و لایەن و کەسایەتیشم وت وتم فرای ئاگرەکە بکەون ئابەم شێوەیە سەردای ئاگرەکە و هەروەها پاسەوان سووری پیانوتم لە هەمان کاتە لە نەیجەڵە کە دوورە تقریبا نزیکی 12 مەتر لە یەکەوە دوورن ئەم دوو ئاگرە لەیشو ئاگر کەوتوتەوە بەو شێوەیە من لە گروپەکە کە باسم کردم لە هەردوو شوێنەکە واتامە یەکێک لە قورسی کۆنتترۆل نەکردنی ئاگرەکان ئەوەیە کە لە دوو شوێنە لە هەمان کاتە دوو ژێنی جیاواز ئاگر کەوتووە خەڵکەکە هەم تیمەکانی بەرگی شارستانی و گەنجەکان نانەزانێت بۆ چی لایەک بڕۆن ئەگەر ناتەنها یەک ئاگر بواە زۆر بە ئاسانی کۆنتترۆلەکە ئەوەگەر باسی دوایش باسی هۆکاری ئەوەی کە چۆن بۆ زەحمەت کۆنتترۆل بوو باسی یەکەم بۆت کە چۆن چۆنینە یەکێک لە هۆکاری ئەوەی کە زەحمەت کۆنتترۆلی ئاگرەکە ئەوە بووکەوتم دوو ئاگر لە دوو شوێنی جیاوازە کەوتبەوە لە دەوەرە و گوندی چنار مردین و هەروەها لە نەیجەڵە وەکو ئەڵێن تەوات ڕاست نەبووەتەوە کەوە تیمەکانی هەڵگرنەوەی مین ئەوان من تەقریوەتەوە ئاگری نەیجەڵی کەوتوتەوە ئەمیش لێرە تا ئێستا پشت ڕاست نەکبووەتەوە چێ بووە ئاگرەکە دەست کێ بووە بەڵێ ئەمە یەکێک لە هۆکارەکانی سەختی ئاگرەکە کە ئاگرێکی بەرفراوان کەوتبەوە دووەمیان ئەوە یەکەوە ناوچەکە جادەورەگەوبانێکی وای لەسەر نەبوو زوو خەڵکەکە فریایی بکەوێت کە من لە 2006 و حوتەوە داواکەم لایەن پەیوەندیدارەکان کاکە ئەم جادانینانە بە ئاگر بڕ بڵێ وارووا جادەی بووە لێ بدرێ بەڵێ یەکێکی تر لە هۆکارەکان سەختی منتیقەکان ئەو منتیقانی کە ئاگرەکەی لێکەوتووە هەمووی شوێن بوو شوێنی زۆر بەرزایی و بەردەڵان بوو حتا کاتێ بۆ ئاگر بڕیش نێتوانێت ئاگر بڕ بە 2000 ئاگر بڕ بکرێت ئەو شتێک بوو لە هۆکارەکان ئەوەن هەروە کەمی ئیمکانیات چی بە دەست گەنجەکانەوە چی بەلایانی حکومەتەوە کەمی ئیمکانیاتی پێویست وەکو لابلاوەر کە زۆر پێویست بووە خەڵکەکە کە پێیامێ زۆر بە کەمی خەڵکێک مەگەر خۆی کڕی بێتی هەر لە منداڵیەوە لەگەڵ شاخ و باخەکانی ناوچەکە گۆژدراوە و گەورە بووە ئێستا دەبینێت بەهۆی کەمتەر خەمیەوە بەرهەمی تەمەنێکیان بۆتە خۆڵەمێش زۆر بێتاقەتە ئەمە سەرڕای لە دەستدانی دوو گەنجی شارەکەی بەهۆی هەمان ڕووداوە باخی گوندی چنارە ئەم شوێنەی کە تیاە باخی ئەمەیە کە لە ڕێک لە دەم کەلگەی کانیەکایە زۆر پێم ئاسایە ئەم گوندە گوندی چنار و گوندی نەیجەڵە و گوندی مردین ئەم سیانیان هیچ درەختێکی تیان نەماوە هەر هەمی سوتاوە گوندەکانی ترۆکو ترێوەری وەکو سازان وەکو کولیمتکانوانە وەڵام معلومات نیە بەڵام ئەڵێن ئەوانش زەریان بەرکەوتووە اینجا کەژە بنێشت سەرەکەی ئەوە چەند هاوڵاتێک سەرکی لەکا بنێشتیان کردووە مانوبوونێکی زۆر عزەتێکی زۆر ئەوانشە بنێشتەکان سوودووە جگە لەوەی کەدان جایکە لەو زانن دوای بێنە سەر زەرری ئەوەی ئەم کەژوکەوە بەڕاستی یعنی 100 ساڵ 200 ساڵ کورە لەوەی دنیا دروستبوو ئەم ئانە هەیە ئێستا ئەمە بە تایبەتی داروەنەکان کە بەرهەمێکی باشی هەبوو قەزوانەکەی بنێشتەکەی زۆر زەرێکی گەورە بوو ئەو دار بەڕوانە کە بەرە چەند ساڵە خزمەتیانەکەین ئەوە زەرروزیانێکی بێسونە ئیجا دوایمە ئەم حیواندارەکانی ترەوە ئەمە کاتی خۆی بوون منە هەر لە مانگی 11ەوە نزیکی 15 ماڵ هاتنەوە بۆم بوو دیسنارە حیواندار و گاودانیان ئێستاکە ئەو تۆزەکەمە ماوە هەمیان ئێستا لە ماوە هەمیانیان بردەوەتەوە بۆ ئەو دی بۆ چاو ئەوە زیانێکی گەورە بوو کە بەڕاستی بە ئاژەڵدارەکان و هەنگاوانەکان و ئەوانش کەوتووە یعنی من پەیامیشم نادۆ بۆ پارێزگاوە بۆ قایم قامێت ئەبێ بە زووی بەرنمەیەک ڕێک بخەن لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ نوێنەری گوندەکان چی مختاربی ئەوانە بەرنمەیەک دانێن من بەرنمەکەم ئابەم شێوە یەکەمیان ئەبێ حکوومەت ئامێری زۆر پێشکەوتوو وەکو گرێدەر و شۆفڵ و بیلدۆزەر و گڵاب و حەفار ئەمانە دابین کا بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە تا ئێستاکە سەرەکە نییە لە ڕێگەبانی هەڵەبجە دوو بیلدۆزەری هەردووکیان شکاون من ئەمساڵ داوام لێکردن وتم کاکە بەس جادەکان بەس با پانکەین و هەندێک شوێنی سارایی تەخت ئاگەر بڕ بکەین بۆی ئەگەر سیارەکانی حکومەت یا سیارێکی خەڵکات بتوانێت لێ ڕایگرێت ئەوە یەکێک لەوانە کە ئامێری زۆر دابینکەن وەکو ئەم بیستمە کاڵ یەک ئامێران دابین کردو کە پێشتر 6 مانگەمە پێش پارێزگاوتی سی ئامێری گرێدەر و بیلدۆزەر و شۆفڵۆمانە بەس هاتوۆتە سەر یەکدانە ئەوە حکومەت ئەوە بکات دووهەمیان هەر حکومەت بێچی بکە دەرمان سەوزی بڕ با بە گوندەکان کەوا خۆیان گەنجیان هەیە ئەو سەوزی بڕە هەر لە مانگی سیا بتوانن سەوزی بڕکەن و دوایەکە ئاگری پێوەنێن خاڵێکی تر بۆ ئەوەی کەوا لە مانگی چوارە لەو کاتا تقریبن لە 20 تا 25 لە شانەکانە پوش ئەپەڕێت
ئەگەر بەو ئینانەوە بنێن هەر خەڵکەکە ئەگەر هاوکارێکی کەمی بکە حکوومەت خاص خەڵکی گوندەکان و خۆبەخش ئەوەشەکەن دوای ئەوە لە سەرەتای مانگی پێنجە ئیتر ئەوە پوشەپەڕێ و سەوزاوی نامێنێ بە بیلدۆزەر و گرێدەر و ئەمانە ئاگر بڕ بکەن لە شاخەکان هەموو ئاگر بکەن دوای جادەی لێدەن یعنی ئەوەنەی کە توانە هەیە جادە لێدەن بۆ ئەوەی زوو ئەگەر حاڵەتێکی لەم شێوە ڕوویدا زوو خەڵکەکە بکاتە سەر شوێنی سوتانەکە. دوای ئەوەی لیژنەیەک لە نوێنەری بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی باغداری و بەشی زەویوزار بۆ خەمبڵاندنی زیانەکان پێکهێنرا ئەنجامەکە ڕەوانەی بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵی هەڵەبجە کرایە و تێدا هاتووە ئاگرەکە لە گوندەکانی نەیجەڵ و چناری کۆکۆیی کەوتۆتەوە پاشان تەشەنەی کردو بۆ سنوورەکانی مۆردین پێگە و لەمە و سازان زیانەکانیش ئەمانەی خوارەوە. یەکەم سووتانی ڕووبەری 5,000 دۆنم دارستانی سروشتی کە پێک هاتوون لە داری بەڕوو قەزوان گۆیژ و کێکف و بڵاڵوک و هەرمێ و زڕوەن و بایەف و چەقالە. دووەم سووتانی نزیکەی 1,000 دۆنم پاوانی سروشتی. سێم سووتانی 36 دۆنم باخ لە هەرسێ گوندەکانی مۆردین و چناری کۆکۆی و نەیجەڵ. چوارەم سووتانی بەرهەمی بنێشت تەنها لەو شوێنانەی ئەم ساڵ بنێشتیان لێکراوە لە هەردوو گوندی مۆردین و چناری کۆکۆیی کە بە بڕی 475 کیلۆگرام بنێژ مەزەندە دەکرێت. بەنسبەت سووتاندنی دارستان و غابات و کەژوکێ و پوش و پاوان بەڕاستی ئەتوانین بڵێن تاوانێکی گەورەیە یەکێکە لەو تاوانانەی کە لە شریعەتی پیرۆزی ئیسلامدا چ بە ئاەت چ بە فەرموودا پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگاداری کردوینەتەوە کەوا زەرەر بە کەس نەگەێنین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا ضرر ولا ضرار نە زەرەر بە خەڵک بگێنن نە خەڵک زەرەرتان پێ بگێنێ. جا بەڕاستی تاوانی پوش سووتاندن و شاخ سووتاندن تاوانێکی زۆر گەورەیە چونکە تاوان بەرامبەر یەک کەس یان یەک مرۆڤ یان یەک گیاندار یان یەک شوێن ئەنجام نەدراوە. ئەتوانین بڵێن تاوانە بەرامبەر مرۆڤەکان بەرامبەر گیان لەبەران بەرامبەر باڵندەکان بەرامبەر زیندەوەرەکان بەرامبەر بەخشۆکەکان و هەروەها بەرامبەر ژینگە و ئاو هەواش. بۆیە پەروەردگار ئەفەرمێت ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. ئەی مرۆڤەکان ئەی گەلی مرۆڤەکانی سەرزەوی ئەم زەویەی کە خوای پەروەردگار بە چاکی بە جوانی ڕازاندوێتەوە بۆتان دوای ئەوەی چاک و باش و ڕێکوپێکی کردووە بۆتان ئێوە ئیفسادی مەکەن. وەروە لە شوێنێکی ترا ئەفەرمێت پەروەردگار ئەفەرمێت وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد. پەروەردگار باسی ئەومان بۆ دەکا کەوا کۆمەڵێ مرۆڤ هەندێک مرۆڤ هەیە کاتێک دەسەڵاتێکیان هەبێ کارێک دەگرنێ دەست ئیشێکە کەس بە دیارەوە نییە ئەوە هەوڵ ئەدەن زەوی فەساد بکەن و هەروە هەوڵ ئەدەن باخ و باخات و زەراعەت و تەنان نەسلی مرۆڤەکان تێکدەن کە پەروەردگار لا يحب الفساد کە پەروەردگار ئەم تێکدانەی پێخۆش نییە. جا لەم ڕوانگەی ئاەت و فەرمودانەوە ئەتوانین بڵێن ئیشارە بەوە بدەین کەوا بەڕاستی سووتاندنی کەژوکێ و دار و درەخت و ئەوەی کەوا خوای پەروەردگار فراهەمی هێنا وەکو نیعمەتێک بۆ مرۆڤەکان دەستەبەری کردووە بەڕاستی یەکێکە لە تاوانە گەورەکان یەکێکە لەو گوناه و تاوانانەی ئەگەر مرۆڤێک بەدەست ئەنقەز ئەنجامی دابێ بەڕاستی تاوانێکی زۆر گەورەی کردووە. ئەگەر خوا نەخواستە دەست ئەنقەزیش نەبوو بێ و لە دەستی چوو بێ وەکو چۆن قەتڵی خەتە هەیە پێویستە کەسەکە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار کا پێویستە کەفارەت بدا پێویستە هەروەها ئەگەر کارێکی لەم جۆرەش ئەگەر دەست ئەنقەزیش نەبوو بێ بەڕاستی تاوانێکی گەورەیە و پێویستی بە داوای لێخۆشبوونکردن هەیە چونکە وەکو ئیشارەمان پێیا بەڕێزان ئەم بابەتە پەیوەندی بە تەنها کەسێکەوە نییە پەیوەندی بە ژینگەیەکەوە نییە هەر گیان لەبەرێک لەو شاخەدا دەژی هەر مێرولەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لعنەتی کردووە لە کەسێک مێرولەیەک بە ناحەق بکوژێ چ جای ئەوەی چەندین هەزار دۆنم زەوی بسووتێنرێت چەندین هەزار مەسەلەن لانە و باڵندە و خشۆک و ئەوانە تێک بدرێت چەندین شاخ کەوا خەڵکێکی زۆر ماندوو بووە هیلاک بۆ کەسانێک هەیە لەو شاخ و داخە خەریکی ژیانن بنێشتیان کردووە بە خیلالی دووسێمان خەریک بوون تا بەرهەمێکی بچنەوە ئێستا بە جارێک لە دەستیان چووە کەسانێک هەیە بە درێژایی تەمەنیان 10 ساڵ خزمەتی درەختێکیان کردووە ئێستا بە لەحزەیەک تیا بچێ بۆیە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە پێویستە ئەو کەسانی کەوا ئەگەر بەدەستیان قەت شتێکی وایان کردووە بە خۆیان دابچنەوە ئەگەر دەست ئەنقەژی نەبوو داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار لە کۆتاییدا دەڵێن
ئەو کەسانشی کە ماندوو بوون هیلاک بوون لەم ڕێگەدا ئەو کەسانشی کە بەدەم ئەو ناڕەحەتی و ئێش و ئازار و ژانی خەڵکانەوە ڕۆشتون بەڕاستی ئەجر و پاداشتێکی گەوریان دەستکەوتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک سەعاتێک بەدەم ئیش و کاری ناڕەحەتیەکانی براکەیەوە بڕوا باشترە لەوەی 2 مانگ لە مزگەوتەکەی مندا ئیعتیکاف بکە. وەکێتر لەو پلانانە کە بێت با لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگار و قایم قام و پەیوەندیدارەکان هەموو ساڵێک لە مانگی سیا کۆبوونەوەیەکی گەورە بەرفراوان بکەن بە خەڵک و بە خەڵکی گوندەکان کە وشیاری بن بە خەڵک لەم کۆبوونەوە یەکێتی زانیانی تیاابێ کە لە ڕووی شەرعەوە باسی مەترسی و خەتەری و زیانی ئەم خەڵکە باسکەنکەوە سزاکەی چەند سەختە کە زەرێت تۆ لەبەی لە خەڵک دوای ئەوەی یاسا حاکمەکان کورە دادوەرەکان هەبن کە لە ڕووی یاساییەوە ئەگەر کەسێک سەرپێچێکی وابکە ئایا بە خەتە بێ یا بە عەمدەن بێ سزاکەی چۆنە بە عام ئەو کاتە وشیاری بن بە خەڵکەکە کەوا چۆن ئاگیان لە خۆیان بێت ئەوانی کە لە کەژوکیەوەکانان ئەو خەڵکیشی کە ئەڕوا بە گەشت و گوزار یعنی ئاگای لە ئاگرەکەی لە شوێنێ بکاتەوە کە دوور بێ لە پوشە اینجا ئەم مەسەلەی جگەرە خواردنشتە بەڕاستی زۆر زەرێکی زۆری داوە لە خەڵک لە شارەکانە لێنەکانە پاوەندێکی زۆر بەهۆی ئەوانە وستووە ئەو کۆنگرەیم زۆر بەلاوە گرنگە کە لایەنە پەیوەندیدارەکان بیکەن هەموو ساڵێک مانگی سێ و ئەو لایەنانە تیا بەشدار بن. کۆتا پەیامتان چیتان پێویستە وەکو بەڕێبەراتەکەتان کە بۆتان بکرێت لە ئایندەدا بۆ ئەوەی لە ئاگری هاوشێوەدا بسەیتەتر بن وە زووتریش کۆنتترۆلی بکەن. ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم لە وتوێژین و ئەو پێداویستیانش کە پێویستمانە وەک ئۆتۆمبیل و وەک کەرەتەی ئاگر کوژاننەوە ناڵێم نیمانە بەڵام ئێمە کەممان هەیە وەکو پێویست ناتوانین مەسەلەن بە تێر و تەسەلی بەکاریبێنین ئینشاءڵڵا ئومێ دەکەین وەزارەتی ناوخۆ بەسپاسەوە کە هەمیشە هاوکارمان بوون بتوانن پێداویستیەکانمان زیاتر بۆ تەواو بکەن نەک ئەوەی کە بڵێن نیمان.